بەلەبەرزان دیارە مامۆستا سلێمانی خۆنیشاندانێکی ساز کردینە ji bo agiheyên zêdetir nûçeygeha me Jala Mihemed gelmeda Jala agiheyên zêdetir sevaret xwenîşandanê bidim. Jala gerdengê midgete defte agiheyên zêdetir sevaretê xwenîşandanê bidim. لێسادا وەک پێشتر مامۆستایانی ناڕازی ڕایان گەیاندبوو لە شاری سلێمانی خۆپیشاندانی مامۆستایانی ناڕازی دەستی پێکردووە هەرچەندە ئەمە لە دوای ئەو بڕیارەیەکەوە بەڕێوەبەرایەتی پەروەردەی شاری سلێمانی ڕایگەیاند بوو کە لە ئەمڕۆ گوایە دەوام ئاسایی ئەبێتەوە مامۆستاکان داوای کردبوو مامۆستاکان شنەوە هەڵەکانی خوێندن بەڵام وەک ئەیبینین ئەگەر کامێرامانەکە بیگوازێتەوە زۆربەی مامۆستاکان لێرن و بایکۆتی دەوامیان کردووە لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەی سلێمانی بەشی ڕۆژ ئاوا کۆبوونێتەوە و داوای مافەکانی خۆیانەکەن وەک خۆیان ئاماژەی پێەکەن ئەمەیە باس لەوە بکەم کە ئەم مامۆستایانی کە لێرن زۆربیان بە نوێنەرایەتی مامۆستایانی قەزاو ناحیەکانی کەوە هاتوون و لەم خۆپیشاندانە هێمنانە کە وەک خۆیان باسی لێوە ئەکەن بەشداریان کردووە و داوای وەڵامی ئەو داواکاریانە ئەکەن کە هەیەە کاژی نەگەر مەجالمان هەبێ ئەچینە لای چەند مامۆستایەکە بە نوێنەرایەتی لە قەزاو ناحیەکانەوە هاتوون ئەگەر لەگەڵمان بن سلااوت لێبێ مامۆستا ئەگەر بیت ئێرەوە لە کوێوە هاتوون ئێوە وە داواکاری ئێمە لە پەروەردەی شارە زۆرەوە هاتوین داواکاری ئێمە داواکاری سەرجە مامۆستایانی کوردستانە دابینکردنی سەرجە مافەکانی مامۆستایان ئەو مافانەی کە لە بەیاننامەکە ئاشکرامان پێکرد ئێمە داوای ئەو مافانەی خەمانی هەر کاتێ حکوومەتی هەرێمی کوردستان مافەکانی بۆ گەڕاندینەوە ئێمەش دەرگای خوێندنگەکان بە ڕووی خوێندکاران ئاواڵا ئەکەین ئەگەڕێنەوە سەر پرۆسەی خوێندن و دەستەکەینەوە بەدەوامکردن لە داواکاریەکانی ئێوە چیە زیاتر داواکاری ئێمە داواکاری وەکو لەو چوار خاڵە کە لە بەیانی مامۆستایان ئاشکرامان کرد بە یاخود ئیشارەمان پێدا بوو یەک لە داواکاریەکانمان نیوموچەی مانجینەوە بوو لەگەڵ موچەی مانجیشکا و لەگەڵ دابینکردنی سەرجە مافەکانی مامۆستایان کە لە خاڵەکان ئاشکرا پێکراوە لە بەیاننامەکە کە پێشتر ئیشارەمان پێدا بوو. لەگەڵمان بیکاژین مامۆستا جەنابتان لە کوێوە هاتوون و وەک ئاماژەی کرد ئێوە کۆمەڵی داواکاریتان لێ تاکە ئەتانەیە بەردەوام ئێمە لە دەڤەری ڕاپەڕینەوە هاتوین بەداخەوە کە ئێستا نزیک بووینەتەوە لە یادی ڕاپەڕین کە 25 ساڵ تێدەپەڕێ بە یادی ڕاپەڕین ئەمڕۆ مامۆستایان و فەرمانبەران بە ژیفانی بەتاڵ هاتوونەتە سەرجادا زۆر بەداخەوەین بۆ ئەو دەسەڵاتی کە ئێمە ڕاپەڕینمان کرد کە بۆ ئەوەی ئازاد بین لەنا ئەو کاتیش موچەمان هەبوو ژیانمان هەبوو ژیانمان نەبوو کەچی ئێمە ڕوحمان ئازاد نەبوو جەستەمان ئازاد نەبوو بۆی ئێمە ئازادی ڕاپەڕیمان کرد بۆ ئەوەی بژین بۆ ئەوەی بەسەربەستی بژین بەڵام بەداخەوە ئەمڕۆ لەژێر دەسەڵاتێکی کوردیدا هەمان بارودۆخی سەردەمی ڕژێم دووبارە بۆتەوە هیواداری لەگەڵمان بمێنیتەوە بزانینەوە مامۆستایە لە کوێوە هاتووە بەڕێز ئێوە لە کوێوە هاتوون مامۆستا ئێوە لە کوێوە هاتوون و تاکەی ئەتانەیە بەردەوام بن لەم خۆ لە قەڵاتجێ من لێ دوانمدا دیدم وزارشکەش بەڵێ ئێمە لە خەڵاتجێەوە هاتوین و تا جێبەجێکردنی داواکاریەکانمان بەردەوام دەبین لە بایکۆتەوە گەر پێویست بکە جۆری خەباتەکانمان دەگۆڕین و فشارەکانمان تونتر دەکەین بۆ سەردەسەڵاتوە بە هیچ شێوەیەک گوێبیستی هیچ لایەن و حزب و دەسەڵاتێک نابین و هیچ کەساتێک و کەساتی ئاینەکان نابین تاوەکو داواکاریەکانمان جێبەجێ ناکەن ئەو کەسی داوامان لێ دەکات بایکۆت بشکێنین با داواکاریەکانمان جێبەجێ کات ئێمە لە خەمی پرۆسەی پەروەردەین دڵمان دێشێ و عاشقی پەروەردەین و حەزمان لێ بچینەوە هەوڵەکانی خوێندن بەڵام تا داواکاریەکانمان جێبەجێ نەکەن بە هیچ شێوەیەک ناچینەوە بەڵێ ئەگەر کاکمەڵ من هاوکارم بێ بۆی کۆمەڵێ لە وێنەکان و دیمەنانەی کە لێرە هەو مامۆستایانە ئامادەن و جادە و یان شەقامی سەرەکی سالمیان بەڕووی ئۆتۆمۆبیلی شۆفێران و هاوڵاتیانە داخستووە و لە کاتژمێر دەوت لێرەن و ئامادەن بۆ ئەوەی کە دەنگی خۆیان بگێنە لایەنە پەیوەندیدارەکان و داواکاریەکانی خۆیان وەک خۆیان ئاماژەی پێەکەن کە دواکەوتنی موچەکانیان لەگەڵ ئەو سیستەمە نوێیی موچە کە ئێستا لە هەرێمی کوردستان پەیڕەوەکرێت و ئەو نیموچەیەی کە حکوومەت قەرزداری مامۆستایانە بەڵێ کاشین ئەگەر لەگەڵمان بمێنیتەوە بۆی کۆمەڵێ لەو دیمەنانە بگوازینەوە بادەسەڵات لێرەوە بزانێ ئێمە خۆمانی بڕیارەکەین ئەخۆ خۆپیشاندان بەدەوامە بێ هەیە بەسێرین ئێمە خۆمانی بڕیارەکەین لەبەرەوە تا چوو داهێتر خۆتانی هەلایکەنەوە خۆپیشاندانەکەین یان هەڵێ بەسێرین بۆ دەسەڵاتدان مەسیجەی پێ بگە هیچ کەسێک هیچ سەرۆک حکوومەتێک هیچ بەرپرسێک هیچ وەزیرێک هیچ مدیرعامێک کاژین ئەم خۆپیشاندانە هێمنانە لە دوای ئەوەیە کە دوێنێ کاک دڵشاد عومەر بەڕێوەبەری گشتی پەروەردەی پارێزگای سلێمانی ڕایگەیاند کە داوای لە مامۆستایان کرد کە بڕۆنەوە ڕۆڵەکانی خوێندنەوە چیدی کۆتایی بم بایکۆتە دێنن بۆ ئەوەی خوێندکاران سەرەرمەند نەبن بەڵام وەک ئەیبینن مامۆستایانی ناڕازی دژی ئەو بڕیارە وەستاونەتەوە و لێرەوە داوای مافەکانی خۆیان ئەکەن. طبعا
أيوة ما وصلنا وصلنا أبيت ما وصلنا وصلنا بيا مشابه سرك حكومة دوبة ما يدوتي برا بركان زمن ما وصلنا ودوبة بيا مشابه إيوه لنري يواش بيوت سرك حكومة توصلنا وتدوب يا ماشي كشد وكل يا ماشي سنة يا ماشي نخرج كشد وكل يا ماشي لبروا بس مساعدة ولا كما وصاني راسي شو بيتصير قلت ولا بسروك حكومة من أنا راتي والرجع إيوه هيا شلي ولا سروك دارين دورتنا ما تشوفين في لما خطوة كعشرة من كنا وصاني داور لبروا بس شرم أنا كاتلنا تاجو ترى سروك حكومة والله إذا جاء داوي سياسي بكتايا لبرش شوي أنا بس من نقلنا عقل بمعلومات ما مقطعني بريس من أنا لك أشتكي تربلهم بس هو هنا بس اسمع برحب يوم تاني لايك لو ساعات وصلت كان كذا سروي وخلص يعني زمان ما وصاني بريس ما وصاني زين ورجية دامي جتي ما وصاني يا راسي ولی بینران اف مدتی دیاره مشا ماموسان